هەروەک لە پرۆمۆگەشتا بینیتان هایتێکس یەکێکە لە گەورەترین پێشانگاکانی تەکنۆلۆژیا لەسەر ئاستی جیهان بە تایبەتی یەکەمین پێشانگای نێودەوڵەتی گەورەیە کە تایبەتە بە تەکنۆلۆژیا لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق. زیاتر لە 30 وڵات بەشداریان لە پێشانگەکە ئەمساڵ کردووە، هاوکات زیاتر لە 186 کۆمپانیای بیانیش تێدا بەشدار بوون. ئەمە جگە لە کۆمپانیا ناخۆیەکانشمان. لە بەردەوامی هاشتاگدا وەک لە دەستپێکیشدا ئاماژەم کرد ئەمڕۆ میوانداری سێ گەنجی بەهرەمەند دەکەم کە بەشداریان لە هایتێکس کردووە. میوانی دووهەمی ئەمڕۆم خانمێکی هونەرمەندە، خاتو ئیسرا عیماد، وێنەکەشی دیجیتاڵی دروستە؟ بەڵێ، زۆر بەخێر بێ خۆت بە بینەرانی هاشتاگ بناسێنم. من ناوم ئیسرا عیمادە، کاراکتەر دیزاین و هونەری کۆمیکی دەکەم. کاراکتەر دیزاین بۆ نمونە با بڵێن نەفەرێک شخصیەتێکی دەداتن، پێرسناڵێتێکی دەداتە من حەسەب ئەو کاراکتەر ئەو پێرسناڵەتی ئەو نەفەرە دایتی دیزاینی لەسەر دەکەم. ئەمە وێنەکانیەتی نمونەکە لە کاری کۆمیکی. ئەمە کاری کۆمیکی پێوترێت. بەڵێ، کاری کۆمیکی. چیرۆکە گێڕیتەوە لەسەر دەگێڕیتەوە، پانێل دەڕۆی وەکو چۆن تەماشای فیلمێک دەکەی، موڤیەک دەکەی، بەڵام ئەوە چیە وەکو شێوەی کتاب. ئەوانت بەدای لۆ گوشتە. جا ئەمە بۆ چ تەمەنێکە؟ هیچ هەموو جۆرە هەموو تەمەنێک. ئەسڵەن لەوانەیە کاتێک زۆربەی نەفەر هەیە دەبینی دەرێەوە ئی منداڵانە چکە ڕسمی منداڵانی تێدا، بەڵام وە نییە، یعنی چیرۆکەکەی زۆر قوڵە، چیرۆکێکی قوڵە، وێنەکانی بە شێوەی کارتۆنیە، هەر ئەوە بە شێوەی ڕەش و سپیە کارەکانی دیکەشت یا بەس ئەم نمونە کارت بە شێوەی ڕەش و سپیە؟ ئەوە کاری مانگایە، مانگا بە خۆی ستایلەکەی ڕەش و سپیە. یعنی هەر خۆی ئۆتۆماتیکەن هەروایە؟ بەڵێ، بە خۆی ستایلەکەی وایە. کاری کۆمیکی هەیە، کۆمیکی ملەوەنیشی دەتانی تێکە، ینی دەتانی ڕەنگیش بەکاربێنی، بەڵام مانگا بەس ڕەش و سپیە. باشە، لەکێ دەست کردووە بە کاری وێنەکێشانی دیجیتاڵی؟ لە کاری وێنەکەشانی دیجیتاڵی لە 2016ەوە دەستم پێ کردیا، بەڵام هەر وەکو ڕەسامێک لە منداڵیەوە ڕەسم دەکەم. لە منداڵیەوە؟ بەڵام لە 2011 زیاتر کەتمە ناو کاری کۆمیک، ئەو کاتی لەسەر وەرەقە دەم کرد. چۆن زانیت کە حەز و خولیایەکی لەم شێوازەتەیە و کێ پشتگیریشی کردی؟ وەڵاهی عایلەکەم زۆر پشتگیر بوون و لێرانەوەشە حەز دەکەم بە عایلەکانی کەش دەلێم ئەگەر هاتوو با بڵێن منداڵیان هەبیتن کەوا ئەو حەزەی هەیە بە حەزەکەی نەکوژن، پاڵپشتی بکەن. ینی زۆر کەسێ دەرێ خۆت بە شتانە مەشغوڵ مەکە، خوێندنی بکە و نازانم چ، بەڵام ئەو بەهرەیە لێرکانە زۆر پێویستمان پێیە، چکە منداڵەکە دەبی خۆی تعبیر بکاتن، ینی بە جۆرێک. ئەوەش شێوازێکی زۆر باشە لەوەی بتانێت تعبیر بکەن و تیرۆک بجێڕنەوە. باشە، پێم بڵێ بەڕێوەچوونی پێشانگای هایتێکس گرنگی چیە بۆ گەنجێک وەکو تۆ؟ وەڵاهی ئەم تەوقعم نەدەکرد ئەو هالە بیتن، بەس ئەوەم جاتە بەشداریەکەی؟ یەکەم جارمە بەشداری دەکەم. یەکەم جاوەها بەشداریم کرد تاکو ئیشەکانی خۆم ینی بە خەڵکی بناسێنم، بەڵام نەمزانیکەوە کۆمپانیای زۆری دیکە هەیە کەوە حەزیان لەو بابەتە هەیە، ینی داوای کاراکتەر دیزاین شتی ئەو هالە دەکەن. ئەوم دەزانی خەڵکی ئێرکوانیانی زۆر ئەشتانە ئینتەرێسیان لێت نییە، بەڵام خەڵکێکی زۆر هاتنەکنە من کۆمپانیەکان و ئەشتانە پێشوازیان کرد لە کارەکان، پێشوازیان لێ کرد و ینی پێشوازێکی زۆر گرمیان لەو نوعە زۆر ستایلە کرد. ئەو کەسانی کە زیاتر سەردانی تۆیان کرد گەنجەکان بوون یاخۆت کەسانی بەتەمەنشی تێدا بوو، چۆن بوو؟ هەردوو لە هەموو عمرێکی بوو، لە هەموو عمرێکی. باشە، ئەمەش نمونەیەکی ترە لە کارەکانی تۆ؟ بەڵێ، ئەوە کاری ئیلوستریشنە. ئەوە کاری ئیلوستریشنە. ئەمانە بۆ چی بەکاردێ ئەم کارانە؟ ئەوە با بڵێن زۆر خەڵک هەیە داوای ئیلوستریشن تابلۆ کۆمیشن، با بڵێن خەڵکەکە دەلێ ڕسمەکی ئەو هالم لۆ بکە بەو شێوازەی یەک ئیلوستریشنە تاکە ڕسمە، بەڵام وەکو دیزاین. ئەمانەش هەمووی دیزایانی خۆتەوە؟ بەڵێ، بەڵێ، ماشەڵڵا. با بڵێن بۆ نمونە ئەوە دیزاینە لۆگۆیەک بووە، لۆگۆی وەکو لۆگۆ؟ نا، لۆگۆیەک با بڵێن فکرم لە لۆگۆیەکە وەرگرتە، با بڵێن مارکەی هویۆیۆن مارکەیەکەکەوە تابلێتە لە بۆ دروستکردنی کاری دیجیتاڵی بەکاردێتن. من فکرم لە لۆگۆی ئەو مارکەیە وەرگرت تاکو کاراکتەرێکی لەو لۆگۆی دروستکەم. کارەکانی تۆ زیاتر لە چ بوارێک بەستودا؟ کاراکتەر دیزاین. کاراکتەر دیزاین اختصاصی منە. ئامانجی چیە لە داهاتوە؟ ئامانجی لە داهاتومدا هەیە کتابی خۆم بڵاوکەمەوە ئینشاءڵڵا، یعنی شێوازە ئازنێک ئەو هالە کورت، یعنی کتابی ینی گەورەتر و حەز دەکەم لەگەر کۆمپانی گەورەکان ئیشکەم، ئەوانی کەوا پێویستیان بە کاراکتەر دیزاین هەیە، لەو بوارانە حەز دەکەم ئیشکەم. باشە، زۆر بەخێر بێی خاتو ئیسرا عیماد. سپاس کە میوانی هاشتاگی کوردستان شوار بووی. زۆر سپاس. کارەکانیشت وەربگرە. زۆر سپاس. خۆشحاڵ بووم. ئێمەش هەروە.
لە بەردەوامی هاشتاگدا من میوانێکی دیکەشم دەبێت بەس بە کورتی ئێستا تۆزێک باسی پێشانگای هایتێکستان بۆکەم هەر لە دەستپێکشتا باسم کرد کە سێهەمین پێشانگای گەورەترین پێشانگای تەکنۆلۆژیای هایتێکس ئەمساڵ سێهەم جارەکە بەڕێوە دەچێت گەنجێکی زۆر بەشداریان کردووە گەنجێکی بەهرەداری زۆری کورد لێرەدا هەیە زۆربیان خاوەنکارن جگە لەوەش خەڵکێکی زۆر لێرە هەیە کە وەکو بینەر دێت کارەکان سەیرەکەن ینی خەڵکی سەردانی ژوورەکانەکات پێشوازی لە کارەکانیانگەر وەکو خات و ئیسراش ئاماژەی کرد پێشوازی خەڵک زۆر باشە لە کاری گەنجەکانمان پرۆمۆیەک لەسەر پێشانگای هایتێکس دەبینین و دواتر دەگەڕێنەوە میوانەی سێهەمیشمان بە یەکەوە دەبین. هایتێکس 2022 گەورەترین پێشانگای تەکنۆلۆژی لەسەر ئاستی عێراق بۆ ساڵی سێم لە هەولێری پایتەخت بە هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێتەوە. زیاتر لە 150 کۆمپانیای ناوخۆیی و نێودەوڵەتی بەشداری تێدا دەکەن. هایتێکسی ئەمساڵ جیاوازتر لە ساڵانی دی بە چەندین کۆنفرانس و پێشبڕکێ و ئیڤێنتی جۆراوجۆر بەڕێوە دەچێت. هایتێکس بە هاوبەشی دەستگای ڕوانگە لە ڕۆژی 27 شەشی 2022 دەست پێ دەکات و بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت. هاتن بۆ هەمووانەوە بێ بەرامبەرە. لە بەردەوامی هاشتاگدا میوانی سێهەمی ئەمڕۆی هاشتاگ ئەیمن ئەیوبە بە چ بەرهەمێک بنێنەرێکی چ کۆمپانیایەک بەشداریت لە هایتێکس ئەمساڵ کردو خۆشت بە بینەرانی هاشتاگ بناسێت. زۆر سپاس. کریتر سپیس ستودیۆ تایبەتە بە کاری ئەندازیاری و هەندەسی بەعام کاری ئەندازیاریە. ئەوەی ئێمە دەیکەین جیاوازتر لەو پێشانگای ئێمە کارەکەمان زۆر جیاوازتر لە شوێنەکانی ترەوە ئێمە دیارەکەتەوە کارەکانیەوە کە جیاواز کارەکەی ئێمە ئەندازیاریە تێکەڵەیەکە لە ئەندازیاری و ئایتی واتە لە ڕێگای تەکنۆلۆژیاوە هەوڵ دەدەین کاری ئەندازیاری ئاسانتر بکەین. بە چ شێوەیەک هەوڵمانداوە بۆ نمونە ئێستا بەیانی هایتێکس ئۆنلاین حاضر دەکەین کە یەکەم جارە لە هایتێکس ڕوو دەداتن یعنی بە شێوەی ئۆنلاین پێشانگای هایتێکس ئەگوازنەوە بۆ خەڵکانێکی دیکەش کە ئەو کەسانێکی دەرفەتیان نەبوو لە ڕێگای ما پێچ تایبەت بە شێوەی تریدی بە شێوەی سێدووری بە شێوەی سێدووری هەر کەسێک ئەگەر نەیتوانی بێت یا ویستی بە ئۆنلاین بەشدار بکە یاخود ویستی بزانی شوێنی کۆمپانیایەک بۆ کریتر سپیس ستودیۆ بدۆزێتەوە لە ڕێگای سێرجەکەی یاخود لە ڕێگای گەڕانەکەی دەتوانێت بە ئاسانی بگاتە کریتر سپیس ستودیۆ. خەڵک ئەگەر بیاوێ لەو ڕێگایەوە سبێنێ سێری پێشانگاکە بکە بێ چ لینکێک بکاتەوە لەکوێ بکاتەوە ڕێنمای بینەرانی پیجی هایتێکس پیجی فەرمی هایتێکس بەخۆیان بڵاوی دەکەنەوە لە وێبسایتەکەدا دەنرێ بە سپۆنسەری کریتر سپیس ستودیۆ و ئەو کاری کە ئێمە دەکەیتە بۆ نمونەیەکمان لای حەز دەکەم پیشان بدەم. ئەوەی ئێمە کردومان ئێستاوە ماپێکە بۆ هایتێکس کرا ئۆفیسی هایتێکس ئۆفیسەکەیان نەک پێشانگاکە دەتوانی بە شێوەیەکی سێدووری تەواوی ئۆفیسەکەیان بگەڕی. یعنی سبێنی ئەتوانن لەسەر وێبسایتی هایتێکس خەڵک بەم شێوازە 3D بێوترێ دروستە بە کواڵێتی زۆر باش ئاوا لە ناو پێشانگاش بسوڕێنەوە بە تەواوی تەفاسیلەکەیەوە دەتوانی بەکاریدا بڵێیت بۆ نمونە ستێجی کەیبیستار دەتوانین لینکێک یان تاوێک یان لێبڵێک لەسەریدا بنێت پێم دەڵێ کەیبیستار بۆ نمونە ئینفۆیەک لەسەریدا دەنێت. چۆن بیرەکەی کارێکی لەم شێوازە بۆ دەلاتان دروست بوو ئێوە؟ بەخۆی عادەتەن بزنس لەوە دروست دەبێت کە بۆشاییەکەوی یان خواستێک لەسەر شتێکە بێت. ئەوەی مە خواست نییە لە کوردستان خواستی لەسەر نەبوو. ئێستا ئەمە هاتوونە هایتێکس کە هایتێکس دەرفەتێکی زۆر باشە بە خاستن لە بۆ گەنج تیمەکەی بە 5 گەنجین تازە هەندێکمان تازە تەخەرروجی کردووە هەندێکمان تەخەرروج ناوی هاوکارەکانیشت ببە کامەران سیروان کاک ئەحمەد و لەگەڵ سندوسخان و کاک ئەلەن ئەوان چیان خوێندووە وەکو تۆ وەکو باسم کرد تێکەڵەیەکە لە ئەندازیاری و تێکەڵەیەکە لە ئایتی ئەنی ئەوانیشان خوێندکاری بەشی ئەندازیاری و ئایتی بێکەوە چۆن بێکەوە ئاشنا بوون و کۆبوونەوە لە دوای یەک و بیرۆکەیتان بۆ هات کە کارێکی لەم شێوازە بکەن؟ بیرۆکەکە ئەوەی ڕاستی بە یەکەم کەس من بووم لە دوو ئەو کەسانە گەڕام کە لە کارەکەدا یارمەتی دەرم بن و ئەو کەسانە بەخۆشحاڵی و کەسانە ئەگەنجان زۆرن لە کوردستان کە بتوێت سوودی لێ ببینی و هایتێکس دەرفەتێک زۆر باشە لە بۆی خەڵکی زیاتر بناسی تا کارەکەی مە زیاتر بەرەو پێش دەڕەوە و کۆمەڵە خەڵکیشمان ناسی بێزگەلەوەی کە کڕیارمان ڕازی کردە لە بۆ خۆمان کۆمەڵە کەسیشمان ناسی و بیکەین لە ستاف لای خۆمان. گورتر باسی کۆمپانیاکەتمان بۆ بکە جگە لەم کارە کە بۆ هایتێکسەکە چ شتێکی ترتان هەیە کە لەم بروشورەسا بۆ نمونە من وەکو خەڵک ئاسایی دێم لە تۆ پرسم کە ئێوە چیتان هەیە بۆ پێشکەشکردن بە خەڵک؟ بەردەوامی بەو قسمە گوزاری بدەین. باشە بۆ نمونە بۆ عقارات زۆر پێویستی بەو کارەیە. پێویست ناکە هیچ کە تەکنۆلۆژیاوە ئاسان دەکات پێویست ناکە هیچ کە خاوەن ئەو کەسێکی دەوێت بیکڕێ کڕیارەکە
وباتە سەر مۆقعەکە یان خانووەکە و تەواو پیشانی بدات و کۆڵان بە کۆڵان دوی بڕات و بگەڕێت و جا ژوورەکانی پیشاندا بە دڵیتی بە دڵی نییە ئێستا ئەمە ئاسان کردووەمە تەنها لە ڕێگای یەک لینک کە لە بۆی دەنێری یان بڵاوی دەکاتەوە دەتوانانی بستە ناو تەواوی خانووەکە بە یەک لینک ئەپلیکیشنتان بۆی دروست کردووە جا ئەپلیکیشن دروست دەکەین بەڵام ئێستا ئەپلیکیشنمان نییە دەمانێت ئاسانتر بین ئێستا خەڵک بێوێ بۆ نمونە خانووێ بکڕێ خانووەکەی بفرۆشێ بێوێ لەم تەکنۆلۆژیا ئێوە بەسوود بێ چی بکە ئەمە خزمەتگوزاریەکەی پێشکەش دەکەین کە لە خزمەتگوزاریەکانیمە لە ڕێگەی تەکنیکی تایبەت بە خۆمان سکانی دەکەین و دەیگۆڕین لە بۆ 3D ماپ 3D ماپەکە لە بۆ ئەو کەسێک کە ئەکەنە لینکێک بۆی دەیدەنێ ئەویش ئەیدا بۆ کەسێک کە پێخۆش بێ بەڵام ئەمە پێویستی بە ئەپلیکیشنێکە ئەگەر ئەپلیکیشنەکە هەبێت ئاسانتر لە داات انشاءڵ دەکەین باش ئەمە یەکی لە خزمەتگوزاریەکانتان ئەوانە بە شوێنی تر بێنینەوە بۆ نمونە قوتابخانەیەک دایک و باوکان پێویستیان بۆیە کە بزانن ژینگەی قوتابیەکەیان یان ژینگەی منداڵەکەیان چۆن تەندروستە لە کامە کلاسە لە کامە شوێنە لەوانەیە ئەوە نەبیتن کە و بۆ نمونە تا ئیدارەت شۆواتەوە تەواوی قوتابخانەکەی نەدیتێ ئەوەی ئەمە دەکەین تەواوی دایک و باوکەکەت بە تەواوی شوێنەکە دەگەڕێنین یعنی بە دڵی خۆی دەتوانێت بۆ نمونە کلاسی منداڵەکەی KG2 بۆ نمونە تەنها لە ڕێگەی سێژکردنەکە کە لێکوانە سێژەیە تەنها لە ڕێگەی سێژکردنەکە دەتوانێت ناوی کلاسەکە بنووسێ و دەباتە کلاسەکە ئێستا مەی پێشانگاکە دروستە ئەوە ئی ئۆفیسی پێشانگای هایتێکسە ئەوەی بەشێک بنووسی ئەتوانێت بتبا لە بۆی لێبڵماندانەنە بەڵام خزمەتگوزاری زۆرترە بۆ نمونە بتوێ قیاسی دەرگاکە بکەیت قیاسەکە لە بۆ دەردێمەوە دەرگاکە 120 مەترە قیاسشیش هاوکاری تەکە بەڕێوەچوونی پێشانگای هایتێکس بۆ گەنجێکی وەکو تۆ تا چ ڕادێک بەسودە من حەز دەکەم ئەوانی کە بەشداری هایتێکس دەکەن یان سەردانیکردن لەوە تێبگەن کە هایتێکس دەفەتێک زۆر گەورەیە ڕاستە کۆمپانیای زۆر گەورەی تێدایە بەڵام ئەو کۆمپانیا گەورانە توابی بکەوە کە ستارت ئەپێک دێتنیش کۆمپانیایەک جێگا دەگرێت کە 20 ساڵە هەیە کە 30 ساڵە هەیە ئەو خۆی لە خۆی دەشتێکی گەورەیە ئاسان نییە تۆ دێ تەنیشتە و ئێستاوەمە کە پێشکەشی دەکەین لە تەواوی پێشانگاکە هیچ شوێنێکی ئەندازیایش ئەو خزمەتگوزاریمە پێشکەش ناکات دەفەتە زۆر باشن لە بۆمە لە بۆ ئەوی خزمەتگوزاریەکەی خۆمان بگەینین دەتوانم بڵێم هەڵێکی زێرینە لە کێو دەستان کردووە بەم کارەوە ئەم 5 کەسەکە بێکۆ کۆبوونەتەوە نزیکەی چەند مانگێک دەبێت نزیک 4 مانگ دەبێت ئەمە کاری لەسەر دەکەین یەکەم جاتانەکە بەشداری هایتێکسەکەن وەکو کۆمپانیا هایتێکسە پێشوازی خەڵک چۆنە لە خزمەتگوزاریەکانتان بەخۆت دەزانیت زۆر قەڵەباڵغا و خزمەتگوزاریەکەیمان لەبەرەوەی نوێیە سەرنجڕاکێشە پێشوازی زۆر گەرمی لێ دەکرێت مەخۆشحاڵیەوە بەشداری گەنجان لە هایتێکس چۆن ئەمساڵ ئەوەی دەیبینم زۆربەی گەنجەکە ئێستا دەیبینم زۆربەی گەنجە و زۆر گەنجمان هەیە ڤیدیۆکەی زۆر جوانی پێەیە بەڵام ژینگەی بۆ ناڕەخسێ هایتێکس بەشێکی زۆر باشی ئەو ژینگەیت بۆ دەڕەخسێن پێت وایە جگە لە هایتێک چیتر بکرێ بۆ یەکە گەنجان بتوان ببن بە خاوەنکاری خۆیان و بەهرەکانی ئەم شامدە دەرفەتی زیاتر بدرێت بە گەنج و ڕێکخراوەکان زیاتر هاوکاری گەنجەکان بکەن و زۆر گەنج هەیە کە بیرۆکەی هەیە بەڵام ڕێگەیەک دێتە پێشی یان گەنجەکە هەندێک جار گەنجەکە خەتاکە لە خۆیتی کە ستارت ناکاتن دوو دڵە لەوەی کە ستارت بکاتن و ئەو عنی ئەگەر بەخۆی مایسێتەکەی بگونجێن لەگەڵەوەی ستارت کاتن نەترسێتن ئەمن تەمەنم 21 ساڵە کێت سپیس ستۆدیۆمەیە ماشەڵڵا قۆناغی سێمە یعنی ئەوەی کە یعنی ئێستا خوێندکاری لە زانکۆ خوێندکار بەڵێ قۆناغی سێمە ئافەرین سەرکەوتوبی وتت 5 گەنجین ئەوانی دیش هەر تەمەنیانە کوتەوە 20 و 21 و 22 مان لەگەڵە هەمووتان بۆ تەمەنن هەلی کاتان بۆ گەنجی دیکەش ڕەخساندووە ئێستا من خۆم چۆر هەلی کارم ڕەخساندووە بۆ چەند کەسی تر هاوکات لەگەڵ ئەم 5 کەسا ئیشەکەن لە کۆمپانیاکەیەوە لە پلانماندا هەیە لە چەند ڕۆژی داهاتوو دەست بە دروستکردنی ستۆدیۆ دەکەین و هەلی کاری زیاترمان دەوێت بێگومان زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز ئەیمەن ئەیوب گەنجی خاوەنکار و خاوەن کۆمپانیای کریتس سپیس زۆر بەخێر بێ بۆ هاشتاک و سپاس بۆ زانیاریەکان بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ تۆ پرۆمۆیگی لە سەر پێشانگای هایتێکس دەبینین و دەگەڕێنەوە هایتێکس 2022 گەورەترین پێشانگای تەکنەلۆژی لەسەر ئاستی عێراق بۆ ساڵی سێم لە هەولێری پایتەخت بە هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێتەوە.
زیاتر لە 150 کۆمپانیای ناوخۆیی و نێودەوڵەتی بەشداری تێدا دەکەن. هایتەکسی ئەمساڵ جیاوازتر لە ساڵانی دی بە چەندین کۆنفرانس و پێشبڕکێ و ئیڤێنتی جۆراوجۆر بەڕێوە دەچێت. هایتەکس بە هاوبەشی دەستگای ڕوانگە لە ڕۆژی 27 شەشی 2022 دەست پێ دەکات و بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت. هاتن بۆ هەمووانە و بێبەرامبەرە. ئەمڕۆ دووهەمین ڕۆژی بەڕێوەچوونی پێشانگای نێودەوڵەتی هایتەکسا کە یەکەم گەورەترین پێشانگای تەکنۆلۆژیا لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق سبەی و دوو سبەیش بەردەوام دەبێت. ڕۆژانە لێرەدا ئێمە ئامادەین لەگەڵ هاوکارانم هاوکات کۆمەڵی گەنجی خاوەنکار و خاوەن کۆمپانیاش لێرەدا هەیە ئەتوانن بن سەردانیان بکەن، کارەکانیان ببینن، خزمەتگوزاریەکان ببینن. لەبیرمان نەچێت کە پێشانگای هایتەکس ئاماجی سەرەکی لە دامەزراندنی ئەوەیە کە کەرتی تایبەتی و هاوکات بەشی حکومەتێکەوە تێک هەڵ بکات و بەهرەی گەنجەکانمان لە هەرێمی کوردستان زیاتر پیشان بدات. هاوکات خزمەتگوزاری زیاتریش لە ڕووی تەکنۆلۆژیاوە پێشکەش بە خەڵکی هەرێمی کوردستان بکرێت. من لێرەدا بە هاوکاری هاوکارانم کۆتایی بە هاشتاگی ئەمڕۆژ هێنم سپاس کە بینەر و بەسەری هاشتاگە بەکو هەمیشە ماڵاوە.